سڵاوی خۆی گەورەتان لەبێ ئازیزان خۆشەویستان فێرخوازە گوڵەباغەکان زۆر ئۆکەی و خۆشحاڵین کە لە تازەترین بەرنامەی فێرکاری ئەدۆ پریمێر لە تازەترین ئەلقا لە خزمەت ئێوەی زێدە خۆشەویست و گوڵگوڵەباغ و گوڵستان داین ئەی فێرخوازە بەهێزەکانی کوردستان خۆشەویستان ئەمڕۆ باسی چ دەکەین باسی ئەوە دەکەین کاتێکەوە تۆ پرۆژەیەکی گەورە و زەخمت هەیە کە ئەو پرۆژەیە هەموو کوردستان لەسەر پەچی کەوتووە تاوەکو تەواوی دەکەی و ڕێندەری دەکەی ئایا ئەگەر بتەوێ گۆڕانکاریەک ئەنجام بدەی لە یەکێک لەو کلیپانەی کەوا تۆ بڕیوتە ئیش لەسەر کردووە چۆنی بتوانین چونچێت تۆ پرۆژەکەی خۆت تەواو کردووە بڵێن ئەمە پرۆژەی زەرە بەڕێستانە هاتا کۆتاییەکەی هاتووی هیچ کێشەیەکی ئەو تۆی نییە کە شایانی دەنگ و باس و ئیخبار و نیوز بێ بەڵام کاتێک کە ئەو کەسەی مخریجە یان ئەو کەسێک کە پرۆژەکە بۆ ئەو ئەنجام دەدەی بۆی پلەی دەکەی لێت دەیتۆ دەڵێ کاکە ئەم کلیپەی ئێرەم بۆ بگۆڕا بە کلیپێکی تر جا تۆ بێ دەستکاری ئەوەی بکەی و گۆڕانکاریەک بکەی و بینەوە بەردە لاوانێت ئەمە تۆزێک گسکەتر بێ لاوانێت تۆزێک گەورەتر بێ میهیم تەسەسولەکەت لێ تێک دەداتن کاتێک کە تۆ گەیشتە کۆتایی پرۆژەی خۆت خۆش نییە تەسەسولەکە لە تێکچێ ئایا چۆن ئەو گۆڕانکاریە ئەنجام بدەین زۆر ئاسانە ئێستا لەو فەرزنا ئێمە ئەو کلیپەمان هەیە ئەلێرە ئەم پێشکەیە کەوا لێرە نیشانی دەدا ئێستا ڕۆکو دەیبینێن ئەمە ئەو کلیپەیە ئێستا ئەمە کۆمپیوتەرم زۆر خاوەتەوە بەسی کێشەنیە میم ئێوە خاو نەبنەوە و لە دیار ئێمە بە زەوق و سەلیقە و کەیف و سەفا و پڕ لە خۆشی و شادی بین بەڕێزان ئەو کلیپەی بگۆڕین بە کلیپێکی تر بە هەمان تایم کە تایمەکەی تێک نەچێت ئێستا سەیری ئەم کلیپە بکەین لەسەر کیبۆرد ئێکس دابگرا ئێکس تەنها ئێکس یەکسەر پێمان دەڵێ ئەلێرە تا ئێرە لە بۆ تەحلیل دەکا ئۆتۆماتیکیەن کلیپەکە بە خۆی پێشترێ بڕایە پێت دەرێ 3 سانیە و 20 بەشی سانیە چۆن بتوانین کلیپێکی تر بێنین بەو قیاسە بە بێماندی بوون خۆتان دەزان ئینسانی تەمبەڵ هەمیشە لە ئاسانترین ڕێگە دەگەڕێتن بۆ یەکە لە ئاسانترین ڕێگەشگەڕا داهێنان دروست دەکاتن با ئێمە بزانین چۆن کلیپێکی فید بێرە دابنین یعنی ئێستا کاتێکە لە کاتی امتحاندا دەرێ ئەم بۆ شایانەی خوارەوە بە وشەی گونجاو پڕ بکەوە ئێمە چۆن بتوانین ئەم کلیپە بە وشەی یان بە کلیپێکی تری گونجاو چ بکەین پڕ بکەینەوە گوتمان چ لێ دەدەین چ لێ دەدەن بەڕێزان ئێکس کلیک لەسەر کلیپەکە بکە هەر کامە کلیک بی یعنی ئێستا ئەمە کلیک لەسەرەوە بکەین ئەو کلیپە برین ئەو بەشەی ئێرە ئێکسدا بگرین بەس ئەوت بۆ تەحلیل دەکا وەرە سەر ئێرە دیسان ئێکسدا بگرەوە ئەو جارە ئێکس داگرتەوە تەحلیلەکەی دەگواستەوە دەین تا ئەم شوێنە اینجا ئێفدا بگرە بزانین ئەو لە کوێ ڕاتیە ئەو کلیپە ئەوی بزانین ئەم کلیپە لە ڕاتیە لە سۆرزمە و ئینتەرپشایمدا ئێفدا بگرە هەروەها ئەگەر بشتەوێ بزانی کە ئەمە لە کوێ ڕاتووە ئەوە ئفمان لێدا هاتە ئێرە لە سۆرزمەوە لە ناو پرۆژێکت پێین ئەمە لە کوێ ڕاتووە لەوانەیە ئەو ڕۆژێ خینمان چ دەکەی دەیەسەر ئێرە ریڤیل ئین پرۆژێکت پێین لێت دەی پێشتر لە پرۆژێک پێینەوە بەس ئێستا من ئیشم بە بەزمە و ڕزمە نییە جا بەڕێزان هەروەکو وتمان ئەنجامدانی ئەم جێگۆڕچێ زۆر ئاسانە ئێکسدا بگرە و تەحلیلی بکە و دەتەوێت کامە کلی بگۆڕی لە کامە سۆرسە لە V1 لەبی تەحلیلەکانیش ئەگەر لە شوێنی تر بوو بیان گوازیەوە بۆ چێن دەرێ بۆ V1 چونچە دەتەوێت گۆڕانکاریەکە لێرە بکرێ ئێستا دووبارەی بکەینەوە ئەمە ئەم کلیپە دەمانەوێت بگۆڕین بە کلیپێکی تر ئف لێ بدەین بزانین لە کوێ ڕاهاتووە بڵین لەو کلیپە ڕاهاتووە و هەروەها پاشان ئێکس لێ بدە ئێرەت بۆ تەحلیل دەکا ئینجا دەچیتە سۆرس مۆنیتەر شوێنێکی تر هەڵدەبژێری بۆ تەحلیل برێن دەتەوێت بە لایەکی تر بیگۆڕیتەوە یان بە شتێکی تر بیگۆڕیتەوە دەچیە شوێنێکی تر تەحلیل دەکەی برێن ئەلێ ڕاتە ئێرە تەحلیل بمان لەوە بکاتن تقریبا 53 سانیەیە اینجا پێریەتکی یان ئۆڤەڕایت لێ بدە دایلۆگ بۆکسێکی نوێ و جەدیدت بۆ دەبێتەوە کە لێدا ئەم دایلۆگ بۆکست بۆ دەبێتەوە بە ناوی فیت کلیپ یعنی ئەوە هەر چەندیش درێژتر تەحلیلت کردی کێشە نییە دابنیشێ بە فیتی لە بۆ ئەمە کە 3 سانیە و
20 بەشی چرکەیە دەیکێت change clip speed fit to fill ها یعنی پڕکردنەوەی ئەم بۆ شایە بە وشەیەکی بە کلیپێکی گونجاو ئۆکەیکە یەکسەر وەرە سەیریکە دەبینی ئەمە گۆڕدراوە بە شتێکی تازەتر کە ئەلێرە ئێمە لەو بەشە تەحدیدمان کرد بەبێ ئەوەی هیچ کەم و کوڕیەک و کورتیەک لە ئیشەکەی ئێمەدا ڕووبداتێن بەم شێوەیە تۆ دەتوانی بڵین ئێستا بیبێنین بە ئینتەر لێ بدەین ئەوەندەمان لە بۆ ڕێندەرکە کۆمپیوتەرمان زۆر خاو بووتەوە کێشە نییە ئێستا ئەوەندەمان بۆ ڕێندەکەن هەست پێ بکەین و بزانین چیمان کردووە جا هەتا ئەوە دەبێت ئەنگۆ جارێک کابراەک چوو دکتۆری دانێکن دکتۆرێکی عەرەب نەیدەزانی بە عەرەبی برێ ددانم پڕکەوە دەوی خۆی کردبووە زۆر لە ئەسلی عەرەبی جوێی لێ بوو گوتبی دکتۆر ئیکمەل فەراغات الئاتیە 50 شی لە بۆ فەراغەکان بوو ئەو فەراغانەم دووە پڕ بکەوە هەر وەکو ئەسئیلەی عەرەبی بینیتان 100 گۆڕە بووە ئەو کلیپەی کەوا لێرە تەحدیدمان کرد جا زۆر ئاسانە ئێوەش تاقی بکەنەوە شتێکی زۆر خۆشە هەروەکو وتمان ئێستا بمانەوە کلیپێکی تر بگۆڕین بە تاقیکردنەوەی تریش بکەین ئیشەکەی هەرهاتیاتە ئێستا بین ئەمە بزانین ئەوە چی ئەم کلیپە تەحدیدەکە لە وێندەرەیە بەم شێوە بە کلیپێکی تر بیگۆڕین لە ناو پرۆژێکت پێی دەتانی بە کلیپی تر بیگۆڕی ڕاستە بە شتێک ببێنینەوە ئەمە دەبل کلیکی لەسەر بکەین دەبل کلیک ئێکسەکەی ئێرە لەبیر نەچێ ئێکس داگرا با تەحدیدیکە ئینجا وەرە لێرە بەشێکی نوێ ئین و ئاوتی لەوە بکە یعنی مارک ئین و مارک ئاوت بە کەیف خۆت اینجا پێریەتکی لێ بدە لە سەکی بۆ ئەوێ نقطەیە خاڵە پێریەتکیە برێن یان لێرە دابگرا ئەم دایلۆگ بۆ کسە بە تۆ یەکسەر برێت change clip یعنی هەمان فیتی ئێرەبی ئۆکەیکە یەکسەر دەیگۆڕی 180 لە دەیگۆڕی بەو کلیپەی کە جەنابی مخریز ئێستا بەدڵیەتی جا بەرزان ئەمە گۆڕانکاریەکەیە با ئێستاش پلەی بکەین ئێستا بەو شێوێ ینی یەکسەر کلیپەکەی پێشترێ گۆڕیە بە کۆنتترۆل زر لێ بدەینەوە بە بەو کلیپە نوێی کەوا لێرە تەحدیدمان کرد زۆر ئاسانە پێمان گوتی ئێکسدا دەگری تەحدیدی دەگوازیەوە ئێکسدا بگرە ئەمەی تەحدید کرد پاشان هەر کلیپێکروز لە پرۆژێکت پێین بیهێنە سەر سۆرس مۆنیتەر و ئەم لە ئەو لای تەحدید کە و پێریەتکی دابگرە یەکسەر دایلۆگ بۆکسی ئەمەد بۆ دەبێتەوە فیت کلیپ و لەوێ چێنج کلیسپ لێرە و ئۆکەیکە یەکسەر لە جێی دادەنیشتن بەڕێزان ئەمە وانەی ئەمڕۆمان بوو کە سەبسکرایبی چناڵەکەی ئێمە لە یاد مەکەن ویدیۆیەکان شێرکەن و بڵاوکەن و برادەر و هاوڕێی خۆشەویستانی خۆتان ئاگادار بکەنەوە لەم وانە فریانەی ئێستا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە داوانەیەکی تر بە خۆتان دەسپێرین خواتان لەگەڵ